بەستێنە کۆمەڵایەتیەکانی شکڵگرتنی شۆڕشی 1350 ئێران و هۆکارەکانی شکستهێنانی. بەشی سێیان. لە بەشی دووەمی ئەم بابەتەدا بەستێنە سیاسی و کۆمەڵایەتیەکانی سەرهەڵدانی شۆڕشی 1350 ئێرانمان تاوتوێ کرد. لەم بەشەدا هەوڵ دەدەین بارودۆخی نێونەتەوەی و ئامانجەکانی ئەمریکا لە ئێران و شێوازی دەستێوەردانیان لە کاروباری ناوخۆیی ئەم وڵاتە بدەینە بەرباس. لە خۆناغێکدا کە کۆمەڵگای ئێران هەنگاو بە هەنگاو لە بارودۆخێکی شۆڕشگێڕانە نزیک دەبەوە، سەرمایه‌داری ئیمپریالیستی بە سەرۆکایەتی وەلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لەو پەڕی توانایی پیشەسازی و گەشەکردنی ئابووریدا بوو، پێویستیەکی تەواوی بە پەرەپێدانی بازاڕەکانی سەرمایە هەبوو. کێبەرکەی نێوان یەکێتی سۆڤیەت و ئەمریکا ببوو بە مێحوەری سیاسەتی نێودەوڵەتی بە مەبەستی دەست بە سەرداگرتنی هەرێمەکانی نفوزی یەکتر، شەڕ و پێکدادان و ململانەی بەربڵاو لە ناوچە جیاجیەکانی جیهاندا لە ئارادا بوو. ئەمریکا بۆ پێشگرتن لە پەرەسەندنی نفوزی یەکێتی سۆڤیەت لە ناوچەکانی ژێر کاریگەری خۆیدا پێویستی بە دەوڵەتگەلێکی سەخامگیر بوو. لە کۆتایی دەی هەفتای زاینیدا وڵاتی ئەفغانستان دوای کودتایەکی سەربازی کە لەو وڵاتە ڕوویدا بەکردەوە بوو بە هەرێمێکی ژێرنفوزی یەکێتی سۆڤیەت. بەم بوونەوە نیگەرانی ئەمریکا سەبارەت بە ئێران چووە قۆناغێکی زۆر گرنگەوە. لەوەها بارودۆخێکدا گەلانی ئێران بە هیوای بەدەستهێنانی ئازادی و بەشداری بوون لە ژیانێکی باشتر و ئینسانیتر دەست بە ڕژیمی شاڕاپەڕین و شەپۆلەکانی شۆڕش لە ماوەی ساڵێکدا سەرتاسەری ئێرانی گرتەوە و بە درێژایی مانگەکانی وەرزی پاییزی ساڵی 1357 ناکارامەیی و لاوازیەکانی ڕژیمی شا لە دامرکاندنەوە و کۆنتڕۆڵی شەپۆلەکانی شۆڕش بۆ ئەمریکا ئاشکرا بوو. دوای تاوتوێکردن و هەڵسەنگاندنی راپۆرتە ڕۆژانەکانی باڵیۆزەکانی ئەمریکا و بریتانیا واتە سۆلیوان و بارسۆنس کە لە تارانەوە ڕاستەوخۆ چاودێری بارودۆخەکەیان دەکرد، دەوڵەتی ئەمریکا گەشتە ئەو قەناعەتەی کە چیتر بەرگریکردن لە شا سوودبەخش نییە و لەوانەیە بارودۆخەکە بەرەو خاڵێکی بێگەڕانەوە بات و هەروەک ئەفغانستان ئێرانیش بکرێتە داوێنی یەکێتی سۆڤیەتەوە. لەم قۆناغەدا دەوڵەتی ئەمریکا باوەڕی بە توانایی نەتەوەخوازە لیبراڵەکانی ناو ئۆپۆزیسیۆنی ڕژیمی شان نەبوو بۆ کۆنتڕۆڵی بارودۆخەکە. ئەمریکا و هاوپەیمانە ڕۆژاواییەکانی بە مەبەستی پاراستنی ئێران و دوورخستنەوەی مەترسی دەرچوونی ئێران لەو پشتێنە ئەمنیەی کە پێشتر بە دەوری یەکێتی سۆڤیەتدا کێشابوویان پێویستیان بە سەنگەر و ڕیزبەندیەکی تازە بوو. دەوڵەتی ئەمریکا زۆر لە پێشترەوە ئاگاداری بوونی بیر و بۆچوونەکانی ڕەوتی ئیسلامی لە ناو ئۆپۆزیسیۆنی شاو توانایی و لێهاتووی ئەو ڕەوتە بۆکردنیان بە سەنگەری دژە کۆمۆنیستی بوو. هەر ئەمەش بووە هۆی ئەوەی کە ڕاوێژکارە ئەمریکایەکانی شاو دەربار بە بەردەوامی هانی بدەن بۆ گرتنەبەری ڕێوشوێن و هەڵسوکەوتی نەرمونیانتر لە بەرامبەر ڕێبەرانی ئەم ڕەوتەدا و شاش ڕێنمایەکانی ئەوانی پەیڕەو دەکرد. بۆ نمونە لە حاڵێکدا کە کتێبەکانی عەلی شەریعەتی بە هەزاران نوسخە چاپ و بە ئاشکرا بڵاو دەکرانەوە و ناوەندی فەرەنگی حوسێنیەی ئێرشاد لە تاران بە ئیمکاناتێکی زۆر و چاپخانەی پێشکەوتووەوە لە خزمەت ئەو هاوفکرەکانیدا بوو و هەروەها گۆڤاری مەکتەبی ئیسلام لە شاری قۆم بە ئاشکرا چاپ و بڵاو دەکرایەوە، هەڵسوراوانی چەپ تەنها بەهۆی خوێندنەوەی نامیلکەیەکی مارکسیستیەوە دەبوو ساڵانێک دەست بەسەر بوون و زیندانیان تەحمل کردبایە. بە درێژایی شەڕی سارد وەک ئەم سەردەمە دەوڵەتی ئەمریکا وەک سیاسەتێکی دەستنیشان کراوە، نەتەنها دەوڵەتەکانی هاوپەیمانی خۆی لە ڕووخان و هەرس هێنان دەپاراست، بەڵکو لە هەمان حاڵدا دەیویست گۆشە نیگایەکیشی بە ئۆپۆزیسیۆنی ئەو ڕژیمانەوە بێت و هاوپەیمانەکانی داهاتووی خۆی لە ناویاندا بدۆزێتەوە و دەستنیشانیان بکات. چەندین بەڵگەی حاشا هەڵنەگر بەدەستەوەن کە دەری دەخەن ئەمریکا لە ڕێگەی جۆرا و جۆرەوە لەگەڵ کۆمەڵێک کەسانی ناو ئۆپۆزیسیۆنی ئێراندا پەیوەندی هەبووە کە دواتر لە حکوومەتی نوێی ئیسلامیدا پلەو پۆستی گرنگیان وەرگرت. بۆ نمونە پاشچوونی خومەینی بۆ پاریس ڕاستەوخۆ پەیوەندیان پێوە کرد و هەندێک قەرار و بەڵێنیان لە یەکتر وەرگرت.
جێگای سەرنجە کە دەوڵەتی ئەمریکا دوای ڕوخانی دەوڵەتی زاهیرشا لە ئەفغانستان پەیڕەوی هەمان سیاسەتی کردو لەگەڵ نێرە ئیسلامیەکانی کابۆل پەیوەندی هەبوو. پارە و چەکی ئەمریکایی لە ڕێگەی پاکستانەوە بزوتنەوەی ئیسلامی ئەفغانستانی بەهێز دەکرد و گەیاندیە دەسەڵات. سەبارەت بە ئێرانیش گەیشتبوونە ئەو قەناعەتەی کە ڕژیمێکی ئیسلامی بۆ سەنگەرگرتن لە بەرامبەر نفوزی یەکێتی سۆڤیەتدا گەلێک پۆتانسیۆلی بەرچاو و سەرنجڕاکێشی هەیە. لە سەردەمی شۆڕشی ساڵی 57دا بە بۆچوونی ئەمریکا و دەوڵەتانی سەرمایەداری ڕۆژاوە بەرژەوەندیە ئابووریەکان بە بەراورد لەگەڵ کۆنتترۆڵی بارودۆخی سیاسی و پێشگرتن لە شەپۆلەکانی شۆڕش کە ئاکامەکانی پێشبینی نەدەکرا لە پلەی دووەمدا بوو. هەرچەند بەڵگەنامە گەلێک لە بەردەستدایە کە دەری دەخەن خومەینی پێش لە وەرگرتنی دەسەڵات سەبارەت بە درێژە پێدانی بێکێشەی هەناردەکردنی نەوت بۆ ڕۆژاوە بەڵێنی تەواوی بەلایەنە ڕۆژاواییەکاندا بوو. لەوەها هەلومەرجێکدا ئەمریکا و هاوپەیمانە ئوروپاییەکانی لە کۆنفرانسی گوادلۆبدا ڕژیمی شاو داهاتووی ئێرانیان تاوتوێ کرد. کارتێر، ئێشمیت، کالاهان، ژیسکار دێستن ئەوان لەلایەکەوە بە کۆی دەنگ ئەویان پەسەند کرد کە چیتر پێویست ناکات پشتگیری ڕژیمی شاو دەرباز بکەن و لەلایەکی ترەوە بڕیاریاندا کە پێداویستیەکانی پێشگرتن لە شۆڕش بۆ ڕەوتی ئیسلامی دابین بکەن. لە ڕاستیدا کۆنفرانسی گوادلۆب چارەنووسی ڕژیمی شای دەستنیشان کرد و هەوڵ و چالاکیەکانی وڵاتە ڕۆژاواییەکانی بۆ دانانی خومەینی لە شوێنی شا هاو ئاهەنگ کرد. پاش ئەو بڕیار و ڕێکەوتنانە ئەرتەش ڕایگەیان کە بێلایەنە و دەستگای ڕاگەیاندنی ڕۆژاواش لە بەرژەوەندی ڕەوتی ئیسلامیدا کەوتەکار. ئەوان لەو کاتەدا بە باشی دەیانزانی کە دەوڵەتی شاپووری بەختیار توانایی کۆنتترۆلکردنی شۆڕش و بەرگری لە بەرژەوەندیەکانی ڕۆژاوای لە بەرامبەر مەترسی نفوزی یەکێتی سۆڤیەتدانیە. دەوڵەتی بەختیار وەک دەرفەتێک سەیری دەکرات تا لە ماوەی دەسەڵاتداری ئەودا مەجای ئەویان هەبێت کە لەگەڵ ڕەوتی ئیسلامیدا ڕێک بکەون. ئەوان نیگەرانی ئەوە بوون کە دەستێوەردانی چاوەڕوان نەکراوی ئەرتەش بارودۆخەکە خراپتر بکات و ببێتە هۆی ناسەقامگیریەکی درێژخایەن. لە ڕوانگەی ئەوانەوە پێشهاتێکی لەو چەشنە سەرەتایەک بوو بۆ ئەوەی کە ئێران بکەوێتە داوێنی یەکێتی سۆڤیەتەوە. کەواتە ئەو بۆچوونەی کە ئامانجی سەردانەکەی ژنەراڵ هایزەر بۆ تاران بە مەبەستی وەرگرتنی پشتگیری ئەرتەش بۆ دەوڵەتی بەختیار لێک دەداتەوە دوورە لە ڕاستیەوە. ڕاستیەکەی ئەوەیە کە هایزەر وەک ژنەراڵێکی خاوەن ئەزمون بوو کە نفوزێکی زۆری لە ناو گەورە فەرماندەکانی ئەرتەشی شادا هەبوو و لە هەمان کاتدا سیاسەتمەدارێکی لێهاتوو بوو بە مەبەستی پێشگرتن لە هەر چەشنەکردەوەیەکی کودتایی لەلایەن ئەرتەشەوە و بە ئامانجی ئامادەکردنی بارودۆخەکە بۆ دەسەڵاتدارێتی خومەینی ڕەوانەی ئێران کرا. سەرکردەکانی ئەرتەش بە تەواوەتی گوێڕایاڵی شاب بوون و هەر ئەوەش بەختیاری هێنا بووە سەرکار. لەمڕۆوە ئەرتەش هیچ کێشەیەکی لەگەڵ بەختیاردا نەبوو و فەرمانی پشتگیریکردن لە بەختیاری لەلایەن شاوە پێگەشت بوو. بەڵام ئەمریکایەکان باش دەیانزانی کە دەسەڵاتدارێتی بەختیار دەوام ناهێنێت، کەواتە پێویست بوو ئەرتەش ڕێگە خۆشکەری دەسەڵاتدارێتی ئیسلامیەکان بێت تا ئەوانیش بتوانن بە وەرگرتنی دەسەڵاتی سیاسی شەپۆلەکانی شۆڕش کۆنتترۆل بکەن. هەڵبەت ئەمە بەشێک لە ئیستراتیژیەکە بوو، بەشێکی تری بریتی بوو لە جێخستن و داسەپاندنی خومەینی وەک ئالتەرناتیڤی ڕژیمی سەڵتەنەتی بەسەر ڕایگشتی خەڵکی ئێراندا. خومەینی کە لە سەرەتادا بڕیار بوو دوای دوورخستنەوەی لە عێراق لە کوێیت یان سووریا نیشتەجێبێت بە وەرگرتنی ڕای ڕاوێژکارەکانی بەرەو پاریس ڕێکەوت. پاش نیشتەجێبوونی خومەینی لە نۆڤێلۆ شاتۆ دەستگا ڕاگەیاندنەکانی ڕۆژاوا بە گشتی و بە تایبەتی بەشە فارسیەکانیان بۆ ئەو تەرخان کرا. ئەمە لە حاڵێکدا بوو کە ئێمەی چەپ لە ناوخۆی وڵات بە کەمترین ئیمکاناتەوە ڕاگەیاندنەکانی خۆمان بە شێوەی پۆلیکۆپی و لە ئاستێکی سنوورداردا بڵاو دەکردەوە. بەڵام هەموو شەوێک بەشی فارسی ڕادیۆی BBC فەرمانەکانی خومەینی بۆ سەر تاسەری ئێران دەگواستەوە و هەواڵی دەرکەوتنی وێنەی ئیمامی لە ناو مانگدا دەکرد بە قورگی خەڵکدا. شۆڕشی ئێران لە بەرەو پێشچوونی خۆیدا هێندێک سەرکەوتن و دەستکەوتی گرنگیشی بەدەستێنا.
لەوانە دەتوانین ئاماژە بە پێکهاتنی شۆڕا جەماوەریەکان لە شارەکان، شۆڕا کرێکاریەکان لە ناوەندەکانی وەبەرهێنان و دامەزراندنی دموکراسیەتێکی ڕاستەقینە لە خوارەوە لە بواری ئازادی و ڕادەربڕین و هیترکرد. هەروە پێویستە پەسەندکردنی دەوڵەتی بەختیار لەلایەن شاوە و هەڵوەشانەوەی ساواک و دەرچوونی شار لە ئێرانیش بە دەستکەوتەکانی شۆڕش بزانین. لە ڕوانگەیەکی ترەوە دەوترێت کە مانگی بە فرامباری 1350 کە مەترسی بەدیلێکی ئیسلامی بۆ شۆڕش جددی بووە، پێویست بوو لەگەڵ بەختیاردا سازش و ڕێکەوتن بکرێت. بەڵام پرسیار ئەمەیە کە چ هێزێک توانایی ئەوەی هەبوو کە سازشێکی وا ئەنجام بدات. لە واقعدا تێگەشتن و لێهاتووی پێویست بۆ بەرەو پێشبردن و جێبەجێکردنی گرنگیەکی لەم جۆرە نا لەلایەنە چەپە لایکیەکاندا هەبوو، نەوەها هێزێکی واقعی و خاوەن جەماوەری کە لەو کاتەدا بتوانێت ئاڵا هەڵگری سازشێکی واها بێت لە ئارادا بوو. سەرەڕای ئەمە ڕاپەڕینی 22 ڕێبەندان و پێکدادانە چەکداریەکانی ئەو ڕۆژانە لەو هەلوو مەرجەدا وەک دژەڕە و تێکخۆی نواند و لە حاڵێکدا ڕوویاندا کە خومەینی بە بەردەوامی جەماوەری لە ڕووداوی لەو چەشنە مەنع دەکرد و هەڵاو هەنگامەی لایەنگرەکانی لە گوێ هەموواندا دەزرینگایەوە و کە دەیان کۆت ئیمام هێشتا فەرمانی جیهادی نەداوە. بەڵام جەماوەر کە بە شێوەیەکی سروشتی هەستیان بە مەترسی دەست بە سەرداگرتنی شۆڕش لە هێندێ لایەنەوە دەکرد، گوێیان بەو وتانە نەدا و بەم شێوە هێرشکردنە سەر ناوەندەکانی دەسەڵات کە لایەنگرانی خومەینی دایانەویست بە دەست لێنەدراوی دەستی بەسەردا بگرن دەست پێ کرد. ئەم ڕووداوە کە لووتکەی شۆڕشی 57 بوو، پرسی سەرکوتکردنی شۆڕشی لە ساڵەکانی دواتردا دژوارتر کرد، چونکە خەڵک چەکیان بەدەستەوە بوو و هەر ئەمەش بووە هۆی درێژبوونەوەی ماوەی سەرکوتکردنی شۆڕش. بەڵام سەرنجام ئەرکی سەرکوتکردنی شۆڕش کە ڕژیمی شا نەیتوانی بوو ئەنجامی بدات کەوتە ئەستۆی ڕژیمی ئیسلامی و ئەم ڕژیمە لە ساڵەکانی سەرەتای دەی 60دا ئەو ئەرکەی بەجێهێنا.